کۆتاییەکانی مانگی سێ و سروشتە جوان و دڵڕفێنەکەی شوێنە گەشت و گوزاریەکانی شاری سلێمانی وای کردووە کە ژمارەی بەرچاو لە گەشتیارانی ناوەڕاست و خوار و عێراق و دەرەوەی هەرێمی کوردستان و تەنانەت ناوخۆی هەرێمی کوردستانیش بێن سەردانی شارە حیاتەکە بکەن شاری سلێمانی. بۆ من ئێستا لە شەقامی سالمم کە ناسراوە بە شەقامی سەهۆڵەکە بە دیاریکراوی. ئەم شەقامە بەردەوام مێژوویەکی دوور و درێژی هەیە لە پێشوازیکردن و خزمەتکردنی گەشتیاران لە نێو شاری سلێمانیەوە بەتایبەت لە کۆتاییەکانی مانگی سێ و سەرەتاکانی مانگی چوار هەمیشە ئەم شەقامە ڕۆڵێکی کاریگەری هەبووە بۆ ئەوەی کە سەردانی گەشتیارانی تیا بکرێت. هەبوونی ژمارەی بەرچاو لە خواردنگە لە کۆشک لە بابەتی جۆرا و جۆر وای کردووە کە ژمارەی بەرچاو لە گەشتیاران لە ناوەڕاست و خواری و عێراق بێن هەم شەقامە قەرەباڵغەیەکی زۆری پێوە دیارە شەقامەکە لە ئێستا و بارودۆخی شاری سلێمانی بەشێکی زۆریشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەم قەرەباڵغی پێوە دیارەکە بەردەوام لەگەڵ ئەوەی خاوەنی پرۆژەی گەورەی گەشتیاریە لەگەڵ ئەوەی کە بەردەوام جێی سەرنجی گەشتیارانە هاوکات هۆکارێکی دیکەشی هەیە کە ئەم گەشتیارانە ڕوەکەنە شارەکە بۆ پێی کە هەمیشە ئەو ناوچانەی خاوەنی ئاسایش و ئەمنیەتێکی بەرقەرار و کاریگەر و گەورن هەمیشە ڕۆڵێکی کاریگەریان هەیە بۆ ئەوەی کە ببێتە جێی سەرنجی گەشتیارانی ناوچەکانی کە ئەمە ژوای کردووە بەردەوام ئەو ئاسایشەی کە لە نێو شارەکە هەیە وای کردووە بێتە هۆی ئەوەی کە دڵنیایەکی زۆر لای گەشتیارانی ناوەڕاست و خوار و عێراق و ناوچەکانی دیکە هەرێمی کوردستانیش دروست بکە. بێگومان هەر شوێنێکیش کە گەشتیار ڕووی تێکرد دیارە کۆمەڵک تایبەتمەندی گرنگی هەیە و بەردەوام شاری سلێمانیش بۆ پێی کە هەڵکەوتەی جوگرافیەکەی ناوچەیەکی شاخاوی سەوزایی پڕ سەرنجڕاکێشی و پڕ جوانیە هەمیشە وای کردووە کە ببێتە جێی سەرنجی هەزاران و سەدان هەزار گەشتیار. بۆیە گەشت و گوزاری سلێمانیش بەردەوام پلانی گەورە و کاریگەری داناوە بۆ ئەوەی کە بتوانێت بە شێوەیەکی گونجاو و پێشوازی لەو گەشتیارانە بکات بەتایبەت لە دوای کۆتایی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە بەردەوام پلانی گرنگ بۆ بۆ ئەوەی کە شارەکە لە ڕووی گەشتیاریەوە هێندەی تر